هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی فەرەنسا و هاتنە پێشەوەی ڕاستڕەوەکان تا ڕادێک ڕاستە چەپەکان ئەم جارش بردوویانەتەوە، بەڵام هاتنی ڕاستڕەوەکان ئەوە بۆ خۆی ئاماژەیەکە بۆ گۆڕانکاری ئەمەکە بۆش بۆ وەیەکی کوڕاستڕە و دەوان هەڵبژاردنان بۆچی هاتنە پێشەوە، یعنی ئەمانە هەمووی هۆکارن. هۆکاری ئەمە چیە؟ دایم چەپ لە فەرەنسا زۆر بەهێز بوو، ئێستا بۆ ئەوان بەهێز بوون. میوانێکمانی لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مارک لاڤێرنی پرۆفیسۆر لە سنتەری نیشتیمانی فەرەنسی بۆ تۆژینەوەی زانستی ڕاستە و خۆ لە فەرەنساوە لەگەڵماندایە. بەڕێز لاڤێرنی، با من بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. هۆکار چییە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا بە دیاریکراویش لە فەرەنسا کە هەمیشە چەپ لە پێشەوە بووە؟ هۆکار چییە؟ ڕاستڕەوەکان ئێستا لە هەندێک وڵاتیش دەسەڵاتیان گرتۆتە دەست و لە فەرەنساش کورسی زۆریان بەدەستێناوە. بەڵێ من ناتوانم وەڵامی هەموو پرسیارە بدەمەوە سەبارەت بە گشت وڵاتەکان، بەڵام لێرە ناکە لە نزیکەی 20 وڵات هەر وڵاتە و شێوازی خۆی هەیە لە ڕووی سیاسیەوە. بۆیە ئەمە گۆڕانکاری لە وڵاتەکاندا جیاوازە. ئەو گۆڕانی کە دەڕۆین بەرەو ڕاستڕەوەکان و بەرەو چەپڕەوەکان لە فەرەنسا دەبین ئەمە لە نێوە ڕاستدایە بە شێوەیەک لە شێوەکانەوەش بە هۆی ئەنجامی حکوومەتەکەی بەڕێز ماکرۆنەوە بووە کە بڕیاری دواوە بۆ ئەوەی هەڵبژاردننی نیشتیمانی لە وڵاتە ئەنجامدرێت، چونکە دەیویست دڵنیا بێتەوە دڵنیایی بدات کە دەنگێکی زۆرینەی هەبێ و ئەو بانگەشەی ئەوە دەکرد کە لە ناوەڕاستە و میانڕەوەکانەوە ئەوەی کە ئێمە دەبینین فەڕەنسیەکان دابش کراون لە نێوان ڕاستڕە و چەپڕەوەکان و دەبینین چەپڕەوەکان یەکگرتووتر بوونە کۆمونیست و سۆسیالیست و لایەنەکانی دیکە هەمویان بەیەکەوە هاوپەیمانێتیەکیان دروستکردن بۆ ئەوەی حکوومەت پێک بێنن. لەلایەکی دیکەوە ڕاستڕەوەکان بێگومان دابش کراون لە نێوان ڕاستڕەوی تونڕە و هەروەها ڕاستڕەوی میانڕەوە بتوانین وان ناوی بێنن. بۆیە ڕاستڕە و چەپڕەوەکان ئەوە بەهۆی کە لە ناوەڕاستەوەیە حیزبەکەی ماکرۆنە و لە هەڵبژاردنەدا پلەی دۆین بەدەستێنەوە. زۆر باشە کەواتە نەها ئەنجامێن دەستپێکی دەرکێتینە بەرز مارک لە گۆری ئەنجامێن دەستپێکی دەسوبێ ڕۆژێدا ماکرۆن دکارە دەگەل سەرکەتنا چەپان حکوومەتێ پێک بینە وڵاتی بڕێوە بەتن؟ سیرکە فەڕەنسا وڵاتێکە کە بە جۆرێک لە جۆرەکان وڵاتێکی کۆماریە، بۆیە سەرۆک کۆمار بە شێوەیەکە توانین بڵین پاشاییە کە نزیکە 5 ساڵ بۆ 7 ساڵ سەرۆکایەتی دەکات. بەڕێز ماکرۆن شکستی هێناوە لەم ئەرکەی خۆیداوە. دەتوانین بڵین ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆ هەموو ئۆپۆزیسیۆنەکان سەرکەوتنێک بووە، نەک تەنیا بۆ چەپەکان بەڵکو بۆ ڕاستەکانیش. بۆیە ئێستا بەڕێز ماکرۆن ڕەنگە نەتوانێت چی دیکە سەرکردایەتی وڵاتەکە بکات و ئەو چاکسازیانێکی خۆی دەیەوێت بسەپێنن بە سەلایەنەکانیاندا و کۆمەلگا بگۆڕێت. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان دەبینین ئەو نزیکەی دوو لە سەرسی خەڵکی فەڕەنسای لە دەست داوە. ئەمەش واتای ئەوەیە کە ناتوانێت وڵاتەکە بەڕێوەبات تا ئەو کاتەی دەسەڵاتەکەی کۆتایی پێدێت کە ئەمەش دوای 2 ساڵی دیکە. بۆیە خاڵەکەوەیە چۆن بتوانێت ئێستا هاوپەیمانیەتیەک دروست بکرێت و بڕوای من بەڕێز ماکرۆن لاواز کراوە لە نێو حزبەکەی خۆشی داوە. دەبینەوە سەرۆک وەزیرانێک کە پەیامێکی پێشکەشکردن و لەگەڵ یەکێک لە ڕۆژنامە نووسەکان باسی لەوە کرد کە بە جۆرێک لە جۆرەکان بەڕێز ماکرۆن دەبینین کە سەرکردایەتی زۆرنێ دەنگەکانی فەڕەنسا دەکات، بەڵام وانە بوو دەبینین کە ئەم گۆڕانکاریانە کە هەموو هاتوو ئێستا دەسەڵاتی نەماوە. زۆر باشە بەڕێز لاڤێرنی، ئێوە وتان ماکرۆن لە ناو حیزبەکەی خۆشی لاواز کراوە، ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی ماکرۆن وای لێ هاتووە؟ بڵێ ئەو هەوڵی بۆ هەندێک شت داوە کە بە جۆرێک لە جۆرەکان پێی خەمڵاندنەکانی من بۆ ئەوەی بتوانێت فەڕەنسا لە ناوەڕاست بە شێوەیەکی مانڕە و بەڕێوەبات. ئەمەش
جۆرێک لە جۆرەکان با بڵێن ڕاستڕۆ و چەپڕەکانی بەیەکەوە بێوێز گرێ بداتن بەڵام زانیمانە کە فەڕەنسا هەمیشە لە نێوان حیزبە پارێزگارەکاندا دابەش کراوە ئەو دەیەویست هێزەکان بەیەک ببەستێتەوە ڕاست و چەپەکان بەیەکەوە ببەستێتەوە بۆ ئەوەی فەڕەنسایەکی نوێ بە شێوەیەکی ئاشتیانە بێنێتە ئاراوە و ئێمە دەبینین ئەمە پێویستە بۆ فەڕەنسا بۆ خەڵکی فەڕەنسا بۆ بەرەوپێشوەچوونی فەڕەنسا لە نێو ئەوروپادا بەڵام ئەمە بە جۆرێک لە جۆرەکان شکستی هێناوە بۆیە دەبینین ئێستانێکە گۆڕانکاریەک ڕووداوە لە نێوان ڕاست و چەپەکاندا کە ئەمە تەواو دابش بووە و لە ناوخۆشیاندا دابش بووە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان سەخت بووە بۆ ئەوەی بتوانێت فەڕەنسا بەو شێوێ بەڕێوەبات و بەهۆی ئەمەشەوە هەڵبژاردنەکاندا نەیتوان زۆرینە بەدەستبێنێ و تەواو جیاواز بوو لە نێوان ڕاست و چەپەکاندا. زۆر باشە بەڕێز مارک لاڤێرنی سەرکەتنا چەپان و هاتنە پێشە ڕاستڕەوێن ڕادیکال لە فەڕەنسایە و کەتنە پلا دووەمە پارتا ماکرۆنی کونەها سەرکۆماری فەڕەنسایە ئەف یەکە کاریگەریەکە نەرینی لەسەر پێگەی فەڕەنسا دروست دەکات ji دەرڤەی فەڕەنسا چون فەڕەنسا وڵاتێکی بەهێزە di cîhanê da endamedî yekîtiya Ewropayê da endamede Encûmena Asayişê da G7 û di NATOyê da mebesta min ev ye hatine pêşa çepan û rastrewan karîgeriyeka nêrînî li ser pêgeyê Fransa durust dike? بڕوام وایە بە دڵنیاییەوە کاریگەری دروست دەکات چونکە بەو شێوەیە فەڕەنسا کە هەیە ڕەنگە بە هەمان شێوە بێت کە لە ڕابردوودا بینراوە و ئێمە پێی ڕاهاتوین بۆیە دەزانین فەڕەنسا لە پێگەی فەڕەنسا سەبارەت بە جەنگی ئۆکرانیا ئێستانێکە لە نێوان ڕاست و چەپەکاندا دابشکاری هەیە بۆیە پارتە چەپەکان زیاتر هەوڵ دەدەن کۆتایی بەمە بێت و ڕوانینێکی جیاوازیان هەیە دەزانین کە لە نێو خۆشیاندا و دەربارەی ئەوەی کە لە بازارەکاندا دەگوزارێت ئەوەی کە هێور لە ڕووی ئابووری دابشبوونێکی یەکجار زۆری هەیە لە لایەنی نێودەوڵەتیەوە ئەو کارێکە ڕوویداوە هەمومان دەزانین بە شێوەیەکی دیاری کرااو کاتێکم ئالنگاریانان ئەم کارانان ئەوەی کە فەڕەنسا هەوڵیداوە پێگەی خۆی پاراستووە ئەوە سەرۆک بووە سەرۆک یەکگرتووی فەڕەنسای پیشانداوە بەڵام ئەمە ئێستا بە هەمان شێوەی جاران نییە لە پێگەی نێودەوڵەتیدا چونکە چیتر لە نێو فەڕەنسادا پشتیوانی زۆرینەی لێ ناکرێت. زۆر باشە بەڕێز مارک لاڤێرنی پرۆفسۆر سنتەری نیشتیمانیە فەڕەنسا بۆ ڤەکولینە زانستی لە فەڕەنسای شێوەیەکی ڕاستەخۆت گەرمەدا بۆ گەلێکی سوپاس.